شەوتان باش بینەرانی خۆشەویست ئەم شەویش لە بەرنامێکی نوێی بەرنامی کلینیک بەدیداری ئەوەی ئازیز و خۆشەویست شادەبینەوە. بەرنامەکەمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تایبەت بوو بە باسکردنی کێشە تەندروستیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست کە زیاتر پەیوەندی هەبوو بە نەخۆشیە درێژخایەنەکانی وەکو زەخت و شەکرە و ئەوانە ئایا چۆن لەگەڵ مانگی ڕەمەزانە خۆتان بکونجێنن. لە هەمان کاتە شەوانە من خۆمەکو پزیشکی ئەسکوشکاوی لە خزمەتانە بۆ وەڵامدانی هەر پرسیارێکە پەیوەندی هەبێ بە نەخۆشیە جەستەیەکان ئایا فەقەرات بێ ئێسک بێشکاوی بێ هەر کامل لەو کێشانی ئێوەی ئازیز حەزکەن پرسیاری لەسەر کە نەتوان پرسیارمان ئاڕاستەکەن. وەکو هەموو نەریتی شەوەکانی تریش پزیشکی پسپۆری هەناوی میوانداری ئەەکەین بۆی ئێوە خۆشەویست بتوانن پرسیارەکانتانی ئاڕاستە بکەن ئەگە کێشێکتان هەیە لەو بارەوە. سواز بەخوا مانگی ڕەمەزانیشمان تێپەڕان هیوادارین هەمووتان بە لەشی ساغ و تەندروستێتان پەڕان بێ بەداخەوە هەندێک کەسێ زەختی خسووتە سەرجەسی لەوانێت تووشی کێشە بێت. ئێمە ئامادەین بۆ پەیوەندیمان پێوەکەین بۆی وەڵامی ئەو پرسیارانە بینەوە. پرسیار لە دکتۆری ئازیزمانەکەین ئایا چۆن ئیتر ئەو نەخۆشانی کەوا بوون هەتا خەڵکی ئاسایی چۆن بتوانێت خۆی ڕابێنێت دوای مانگی ڕەمەزان و دوای جەژن چۆن خۆی بگونجێنە لەگەڵ دەرمان و هەتووە لەگەڵ جۆرەکانی خواردن و چۆنێتی خواردن و خەو و ئیسراحەت و هەموو شتەکان چۆن بتوانین ڕێکی بکەینەوە. ئەم شەو میوانداری دکتۆرێکی بەڕێز کاکتۆ جەمال کەریمان کردو کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی هەنایی و دڵ. کاکتۆ بەخێر سەرچاو. سپاس کاکتۆ شاخوان بۆ ئەم دەرفەتە بە هیوام سوود بکەینێ بە هەم بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. عزیزی کێشە سەرچاومان یاخوا بەخێر کاکتۆ جەمەکو نەریتی شەوانەمان مخۆم حەزەکەم هەر ئاوا میوانەکەمان وەکو ئاماژەم پێکە لە سەرەتاکەیە مانگی ڕەمەزان وە ڕۆژێ دوو ڕۆژ ئەگەر ما بێتی زۆر جاریمە بەس باسی نەخۆشە درێژخایەنەمانەکەن لە بەرنامەکانی پێشۆ باسی ئەومان کرد نەخۆشەکانمان چۆن خۆیان بگونجێنن چۆن بە ڕۆژوو بێ بە ڕۆژوو نەبێ. ئێستا ئەو نەخۆشانە دەستکاری حەپیان کردووە دەستکاری خواردنیان کردووە بە تایبەتی ئەوەی کە من لە پەیوەندەکان و لە خەڵکی تریش کە پەیوەندیمان پێوەکە کێشەکە زۆربەی لەوانەیە کە نەخۆشی زەخت و شەکریان بەڕای جەنابێت چی بکەن چشن چی بکەن چۆن نان بخۆن چۆن ئیسراحەت بکەن ئەگەر ڕێنماییەکی چەند دقەیەکمان بیت سواس دەکەین. بەسەرچاو لە ڕاستیدا تۆ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە تۆ 30 دانە ڕۆژ گەدە و ڕێخۆڵەکان ڕاهێناوە لەسەرەوەی کە ڕۆژانە تقریبان 16 ساعت و هیچ نەخۆی بەتاڵ بێ کە تۆ ڕۆژێک سبەی هەڵەسیتەوە سێرەکەی دەسەکەی بە خواردنێکی زۆر ئەوە بۆ هەم بۆ گەدا بۆ ڕێخۆڵەکانت ئازیەتی پێگا. لە ڕاستیدا باشترین ڕێگە بۆ ئەوەی کە بتانی ڕێخۆڵە و گەدەت ڕابێن تۆ لەسەر خواردنانی هێواشواش دەست پێ بکەیتەوە. تابەن بەیانی کاڵسی کە نوێژی جەژن مەسەلەندی تۆ ماڵەتەوە نان بخۆی باشتر وایە نان خواردنەکەت بە شێوەیەک بێ هێواشواش بە شلەمەنی دەست پێ بکەیت. دو جاریش ئەتوانی مەسەلەن تۆ برنج و قەیسیەوە لە ئەتوانی برنجەکە بەشی سەرەوەی بخۆی لە سەرتاوە بەشی جەوز خزانن چۆرێکە هەمووی دابەسێ بۆ بەشی خوارەوە شلەمەنەکان زیاتر بخۆی. ئەگەر گۆشت بخۆی تەمان باشتر وایە گۆشتی مریشک بێ بەڵام مریشکەکە چۆن بە کوڵاوی باشە گۆشتی مریشکی کوڵاو باشترە لە سوورەوە کراوچکە تۆ ڕۆنێکی زۆرەوە بەس ئەو کەسانی کە مەسەلەن خۆیان چوریان بەرزە باشتر وایە گۆشتی حیوان یان نەیخۆن یان زۆر بە کەمی بیخۆن. باشتر وایە کە تۆ نانی بانی خوارد کرد بە نانی جەژن وەکوای نانی نیوەڕۆ خوارد بێ باشتر وایە نانی نیوەڕۆ بۆ قورسێ نەخۆیت بتانی مەسەلەن شەربەتێک بخۆی یان مەسەلەن شیرینیەکی بەسیت چکە بڕاستی لە جەژنی شاتۆ شیرینی زۆر ئەخورێ بتانی شیرینێکی کەم بخۆی اینجا سەرخەی بشکەین لە نیوەڕۆیە بەڕای من وا باشترە. ئەتوانی دەوری سعات دو سێ هەستە بتانی نانێکی ئەتیادی بخۆی ئیتر هێواشێواش لە ئێوارەیەک دەست پێ بکەیتەوە بنان خواردنەکانی خۆت و ڕێک بێت. و بەنسبەت ئەو کەسانی کە مەسەلەن دەرمانەکانیان دەستکاری کردووە بۆ نمونە کەسێکمانەیە مەسەلەن دەرمانی غودە مەسەلەن ڕژێنەرەکانی غودەی تەمەڵە تۆ دکتۆرەکە وای ڕاهێناوە خۆی بە دوو شێوە خورێت ئەتوانی پێش خەوتن بیخۆی و ئەتوانی بەیانیان پێشنان بە ساعتێک پێش نانی بەیانی بیخۆی. ئێستا زۆربەی پزیشکەکان وا ڕێنمایی نەخۆشەکانەکەن کە بەیانیان بە ساعتی پێش ناخواردن پێ باش تۆ ئەتوانی مەسەل لە پاشێ خواردوتە پێش پاشێ تۆ توانی دیسانەوەی دەست پێ بکەی بە بەیانان یاخود هەر بە شەوان خواردوتە بەڵێ دیسانەوە زۆر ئاساییە ئەتوانی بەیانان دەست پێ بکەیتەوە پێشدان مەسەل بە هەمان جورا مەسەن تۆ تایرۆکسینت خواردووە 5 مایکرۆگرام هەر دەستکەرەوە ناتوانینە درێژکەی زیادیکەی نەکەمیکەیتەوە. نەخۆشی شەکرە نەخۆشی شەکرە تاوان تۆ نەخۆشی شەکرە زیاتر تۆ کام نەخۆشانی شەکرە ئەتوان بە ڕۆژ بوون بە تایبەتی نەخۆشی شەکرە جۆری یەکەم ناتوانێت بە ڕۆژ بێ بەڕاستی بە قسەمان ناکار بە ڕۆژ هەر بە ڕۆژۆ بێ ئەوە خۆی ئەڵێ ئینسیست و ئەوە لەو حاڵەتەیە تۆ ئەبێ مەسەلەن شەکرەکە کە دەست پێکەیتەوە بە هەمان
مثللا ستایلی پێشوو مثللا لە شەوا داوناوە شێواش بینتە پێشەوە مەسەڵ ئەوانەیە کە ئینسۆلین وەرەگرن ئەوە ناتوانن بەڕاستی بە ڕۆژوو بن باشە عینەن چۆن مثللا تەمەنی چەندێکە چەند کیلۆیە مثلا بوونە 50 کیلۆمە 60 کیلۆیە تۆ سی ئینسۆلین وەرەگری سی وحدەی ئینسۆلین وەرەگری ئەو سی ئەبێت دوو بەسەرسی بەیانان بکرێت و یەک بەسەرسی ئێواران بکرێت ئەو کەسانێکی کە حەب بەکارێنن مثلا حەپی مێتفۆرمینی هەیە مثلا 850 هەیە دکتۆر پزیشکەکە پێی وتووە تۆ شەوان دوایان بیخۆ بۆ بەیانانیش دوایان تۆ کاتە توانی دەست پێ بکەیتەوە هەم وەکو چۆن بە پاشێ خواردە بەیانان مثلا دوایان ئاینە لە بەیانان دەست پێکەیتەوە مێتفۆرمینەکەت بەیانان دوایان دەست پێکەیتەوە ئێوارانیش بە هەمان شێوە مێتفۆرمینەکە دەست پێکەیتەوە یان حەپێکی ترت هەیە لەگەڵ حەپەکانی ترەوانی کە نەخۆشەکان بەوای ناسنەوە مێتفۆرین جورعەکەی بەرزەوە حەپانەی نەخۆشەکانی پێیان جورعەکانی نزمە وەکو جەماعەتی داوەنی لەوانە 5 میلیگرامە ئەماریلی هەیە 2 میلیگرام ئەوانە خکی بخورێ باشترە ئەوانە تەبان ئەبێ پێش نەخواردنی بخورێ بەرەوەی هانی ئینسۆلین ئەڕژێ هانی ئەوادەن ئینسۆلین برژێ لە پەنکریاسەوە تەبان ئەوانە پێش نانەخورێ مێتفۆرمین ئەوە ڕێخستنی شەکرەکە لە ناو خوێنە باشە یارمەتی تەدا بۆ ئەوەی جەستا ئینسۆلین بەکاربێنێ شوگەر بکاتە ناو خەلایەکان و سێڵەکان و بەکاری بێنێ ئەوە تەمان دوای نان خواردن نەخورێ مێتفۆرمی شەکرە زۆر داناگرێ بەس ڕێکی خاتەوە بەڵام ئەمارێل داونیل ئەوانە بە 5 میلیگرامە زۆرجار پێڵەن قوپرسێکە یا مەسەڵەن داونیل 5 میلیگرامی ئەوانە پێش ناخواردنگرێت چکە بۆ هانی دروستکردنی ئینسۆلین ئەوانش کە مەسەڵەن نیوەڕان جورعیان بۆ دانراوە تەمانە بێ دەستکەنەوە بە جوڕەکانی خۆیان بەس باشتر وایە سەردانی ئەو پزیشکە پسکۆڕانی کە خۆیان متابعەکەن و بەردەوام لەگەڵیانەوە باشتر نەخۆشی زەخت ئەوانیش دووبارە جەناب دەزانی هەیە زۆربەی حەپەکان مەسەن پاشی خواردوێتی یان بەربان خواردوێتی یان هەیەک جۆری هەیە ئیسە باشترین کات بۆ ئەوە بەپی جۆری دەرمانەکە چ کاتێکە بێ طبعاً بەیانان باش بەیانان دوای ناخواردن زۆربەی دەرمانەکان خورێ بەتایبەتی ئەو حەپانەی کە میز پێەکە بەتایبەتی ئەوانەی کە لە سەری 55 ساڵەوە تەمەن ئەو حەپانە باشترە کە زیاتر میز پێەکەن یان حەبێکمانی پێڵن کالیسیۆم چەناڵ بڵۆکر ئەملۆدیپینەوانە ئەوانە تەمەن هەمویان دوای نانەخورێ و ئەم مەسەلەن ئەوانەی کە میز زۆر پێەکە تەمانە بێ بەیانان بخورێ بۆ زوو چیتە تاوالێتەوە بە شەو بخۆی ئیزعاجێک ڕاست بەنسبەت ئەگە باسی نەخۆشی شەکرەکەی جوڵە خۆتەزانی ینی هەچۆنێ مەچە نەسیحەتی نەخۆشەکانماگەین لە مانگی ڕەمەزانە بڵێن بجوڵێن بەڕاستی لەگەڵ ڕۆژوبوونەکە تۆزێ قورسە بەس جوڵە وەرزش لەگەڵ جەژن و دوای جەژن و نەخۆشی شەکرە چۆن خۆیان بگونجێن لەگە وەرزشکردن بەڵێ تاوان فیزیکال ئەکتیڤیتی بۆ شەکرە بەڕاستی یەکێکە لە هەرە عیلاجەکان ڕاستی خۆی یەکەم سەرەکی ترین عیلاج بۆ شەکرە چییە مۆدیفیکیشن ئۆف لایفستایل مۆدیفیکیشن ئۆف لایفستایل بەڵێ گۆڕینی شێوەی ژیان وەرزش بە دەرەجەیەک ئەبێ بەلایەن کەمەوە تۆ لە هەفتەیەکە بەلایەن کەمەوە 3 ڕۆژ بێت و هەرجا هەر ڕۆژەی لە نیو سەعات کەمتر نەبێ لە سەروی ینی 30 دقەوە بێ باشە ئەمە ئەوە دوو هەم دابزاندنی کێش دابزان کێش یەکێک لە هۆکارەکانی مەسەن شەکرە کە ئینسۆلین ڕێزیستانسی بۆ دروستە بێ قەڵەویە تەوان وەیت لۆس دابزانی کێش ئەمیشێکێکە لە هەرە علاجەکانی شەکرە دەسەکانی خۆشەکە پیژام مام جەوهەرمان لەگەڵای زۆر پلەیەتی باز وەریگریم زانی مام جەوهەرگیان فەرموو قسە بکەم ئارە وەڵا قسەکە جۆمان لێدە مام جەوهەرگیان فەرموو شەو باش بە خێراتی دکتۆری دەکەم مەمنونی مام جەوهەرگیان حەز دەکەم جێم لە ڕابگریت چەند شتێک باز دەکەم بەڵام مەدانم بدە فەرموو یەکەمینیان دەردی کۆرۆنا هەتا ئێستا چەند کەس لە کوردستان مرد باش سەرچیوانە بوو ئەوە خاڵی یەکەم باش خاڵی دووەم لە میلەتی کورد خاوێنتر و پاکتر و بەویژداتر هەیە لێ هیچ دەردەک تاسی لە میلەتی کورد ناکە باش خاڵی سێیەم ئایا سەر بەخۆ وەزیری ناوخۆ بڕیار دەدا ئەدی نابی هەموو دکتۆرەکان کۆ بکاتەوە لەگە پەرلەمان و بڕیار بدا وەڵا 3 ڕۆژی گێژ نەدەبی لە ماڵێبی خێرە موچەت پێ نەدرێ ڕۆژە بیری پێش نەخەی دوا ڕۆژت دیار نەبی ئازادی دیار نەبی برسێتیت بەردەوام بی کاچی سەرکردە خۆی پێشانی یەک کەس نەدا ئەو هەمە سەرکردە سیاسەی کە لە کوردستاندا هەیە خیرەتی ئەوەیان نەبوو بێن لە ناوسارەکان بگەڕن لە نزیکەوە ئاگایان بە کێسەی خەڵکی کوردستان بین ملیارەها دۆلاری ئەو ملەتەیان دزی سەرۆکێکی هەرێم دانرا پێشتر سەرۆکی حکوومەت بوو ئەدە بەڕێ سەرۆکی حکوومەت پاسەکەوتی موچەر لە بەستدانا ڕۆنت داوە مام جەوهەرگیان سەرۆکی حکوومەت داوای لەبردن دەکەم مام جەوهەرگیان مام جەوهەر دەمنەوە 2 ملیار دۆلار قەداری چ بووی مام جەوهەر حزبەکە
دکتۆرەکان نۆ ناتن ناو ساحەکەی لە ئێش و ئازاری میلەت ڕابکەن ئەجا دەڵێم ئەی بۆ ڕاپەرن دوژمن تا دەرکرد مام جەوهەرگیان مام جەوهەرگیان با تەلەفۆنەکە و پێ نەبڕین بمبورە ئێمە هەموو قسەکانت جوانە هەموو قسەکانت ڕاستە بەس داوای لێبور نەکەین ئەمە بەرنامەیەکی تەندروستی ئێمە حەزەکەین ئەو پرسیارانەی پەیوەندی بە کۆڕۆنا ئێمە وەکو دکتۆر ئەتوانین جواب بتبینەوە بەس ئەو پرسیارانەی کە بۆ وەزیری ناوخۆی بەڕاستی بەرنامەی تریشەیە لەگەری کوردستان نەتوانی پەیوەندیان پێوکیان لە قەناتەکانی تر قسەکانی هەمووی ڕاستە قسەکانی جوانە حەزەکەم ئەگەر لە لایەنی تەندروستیەکە شتێکە هەیە ئەوەمان پێ بڵێ باواز لە لایەنی سیاسەکەی بێنێ ئێمە پزیشکی حەقی ئەومان نییە مام جەوهەر لەسەر خەت نەما کاک عەتا لە سلێمانیەوە کاک عەتای گیان فەرموو سپاس دکتۆر گیان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس دەکەین چاوەکەم بەخێراتنی جەناب دکتۆریشەکەم مەمنونی چاوەکەم زۆر سپاس بۆ بەڕێز شاخەواژە من دوو پرسیارم هەیە فەرموو دکتۆر گیان یەکیان دایکمە کە تەمەنی 78 ساڵە بەڵێ بنی قاچی هەر دکتۆر شەوانە گەرمە بێ گەرم هەر قاچی گەرمە بێ باشە نازانم هیچیە باشە خۆی زەختی هەیە دکتۆر گیان شاری خوێنی هەیە حەپی هەیە بەکارێنێ باشە لە ماوەی شازهینمان بۆ کردو بڵێن شەکرەکەی بەڵێ دکتۆر محەممەد عومەر وتی شەکرەی هەیە 126 بوو باشە عیلاجی شەکرە ناخوا عیلاجی شەکرە یەک حەپیە بوو دکتۆر نەوعێ پێی ناکە زۆر پێی ناڕەحەت بوو ئێستا هیچ ناخوا ئێتە دکتۆر وتی زۆریش نییە 126 زۆر نییە باش بەبێ ناخوات هەرچەند ئەم پارێزیشەکە دکتۆری نانی خواردە بوو کە فەحسەکە و بۆ کریان بەبێ ناخواردن نانی خواردبوو بەڵێ باش بە ناخواردنیشەوە 126 بوو بەڵێ باش پشتی نایەشێ کاک عەتاگیان پشتی نایەشێ دکتۆر گیان دایکم لاانە بیناسیتەوە هاتی نەخزمەتیشێ بەڵێ هینی هەیە فقراتی ملی هەیە سمتی دەرچووە قاچەکانی کورتە باش شێرەوەی ئەوەیە بەخوازیاتە ئەوانەی هەیە با سنگیشی یەشەکار دکتۆر گیان لەگەڵیا بەڵێ بەس ئێمە ئەوەی کەم زۆر مەبەسمە دووشت بوو یەکێکیان ئامۆژگاریمان کا بۆ ئەو شەکرەی دایکم هەر ئینکاریەک ئاڵە من باشم و نیمە باش دوو هەمیان بنی قاچی گەرمە بێت تا ئێستا نازانی چیە فەحسی سێمانی شەکرەی نەکردووە وەڵاهی ئەویشمان کردبوو باش چەنە نازانی چەند بوو دکتۆر ئەگەر پۆینت و شت بەنازانم سەدا حەوتە چی پێ شتێکی حەوت بوو یعنی شەش بوو یا حەوت بوو 6 بۆ حەوت باش ئەوەشمان زانی کاک تۆ گەتۆ پرسیاری حەزی لەسەر شەکرەکە پرسیاری دەکەی ناتەواز پارێز و شتەکە لە پارێزە باشە وەڵا دکتۆر زۆر باشە یەکەم وەزنی چەنە وەزنی چەنە وەزنی قوربە 72 کیلۆیە زۆر باش ئەمە سەبارەت بەدایکە پرسیاری دووەمشی بوو کاک عەتاگیان پەیوەندی بە جەنابتەوە هەبێ گیان زۆر سپاسەمدار هەرەوە یەک پرسیاریەیە کاک تۆ لەسەر دایکی کاک تۆ گیان خۆ پرسیارەکە دایکی بەڕێزت لەم ماوەیە زۆر کێشیدا نەبەزیوە تێنەگەشتم چێشیدا نەبەزیەوە بەم نزیکانە نانا دکتۆر گیان چێشی سابتە هەفتا یەک دوو سێ زۆر باشە زوو میز ناکە زوو ناچێتە تەوالێت مەسەن زوو دەمی وشک نابێت دەمی وشکە بێت دەمی وشکە بێت باڵێ باڵێ باش بەسەر چاو کاک عەتاگیان ئەگە پرسیاری دووەمە نییە ئینشاڵڵا وەڵامیوەتی چاوەکەم کاک عەتاگیان خوات لەگەڵ چاوەکەم خوافیز کاگەنوەر لە سلێمانیەوە فەرموو کاکە باشی کاگەنوەرگیان یاخوابەوەی بی سپاس دەکەین کاکە وەڵای من داماوم فەقیرێکم بەڵێ اینجا تووشی نەخۆشی دەرونی و تووشی وەزوەسێ بووم باشە لە عیشوێنێ خۆم بۆ ناگیرێت اینجا ئەمڕۆ چوون بۆ حەمام خۆم بۆ نەگیراوە اینجا تەنیایشم یەکجاری تەنیایەکە وای لێ کردوم چی بکەم باشە دەرمان وشت بەکار نایەنی وەڵی دەرمان وشت بەکارێنم بە زیاتر وەڵی زیاتر حەزم لە ژنەژن بەسەر چاوی ئینشاڵڵا وەڵام تەینەوە کاگەنوەرگیان کەی ئێستا وەڵامێنەوە ئینشاڵڵا خوات لەگەڵ برادرانەکە پەیوەندی ترمان لەگەڵایە دایکی ڤینۆس لە قەڵاتزێوە فەرموو دایکی ڤینۆس شەو باش کار دکتۆر شەو باش چاوەکەم فەرموو دایکی کار دکتۆرم کچێکم هەیە تەمەنی 19 ساڵە بەڵێ 30 ساڵ پێش ئێستا کچەکەمان دەکۆخی شوێنی دادەنا بەڵێ لە خستخانەی داخەما کرد باش بوو هێنامانەوە ئەنجا پار هەروە دووبارە بووە ئەو ساڵ لە کاتی ڤایرۆسەکەیدا کۆخەکە دووبارە بووە باش
چەند جار داخڵماکەیت بە دەرزی بیت چاک نەبوو بەڵێ ڕەوانەی سلێمانیا کرد بە نەمبر بۆیە بردم بۆ هەولێرە بە هیچ عیلازێکی چاک نەبوو باش باش دکتۆر گیان سەیداگیان سەر چاومان بەڕێگە سوپاس دەکەم سپاس دەکەین کاکە سەیداگیان فەرموو دکتۆر جان دوو پرسیارێکە زەحمە نەبێ لە خزمەتان فەرموو دکتۆر جان تقریبا لە پارۆ تووشی ئازاری مەعیدە و قۆڵ و لەما غازاتم زۆر و مەعیدەشم جانێک ئەمێک باش دوم پرسیارشم دەست و قاتم نانەوە بنە و سڕە بیت باشە بەڵێ باش ئێمە بێگێک پرسیارەکە بکەین یەکەم مەعیدە و کەی ئێشێ زیاتر لە کاتێکە برسی و بێ یان مەعیدە و پڕ بێ وڵای زیارەکە خاصە لە ڕەمەزان نەژانێک زیات بەڵێ دەمێکە وای مەعیدە و کۆڵۆنەکە و دەمێکە وایە بەڵێ وڵای تقریبا 3 ساڵ عیلاج وام نەوەردن کە ڕاست ئیسا عیلاجی مەعیدا خۆی نەوڵای نایکۆم دوورەچی لەگەڵاکەم باش غازاتە هەیە غازاتم هەروەڵە هەیە مەعیدە بزانەکە کێشەی تەوالێتکردن ینی سکێ ناچێ قەبز بەڵێ قەبزم باش قەلەقنی کاکە سەیدا وڵای قەلە نەوڵان هیچ قەلەقی لەچیم ینی کێشە بیرکردنەوەی زۆر ینی خۆتە خۆ هەموو عالم ئیسا قەلەقا وڵای ئەو بیرکردنەوە منێ بیرکردن لەچی بکەم نازەم می لەچی بکەم باش ئەی لەگە خواردن وشتا چۆنی نەوسنیت خواردنی مەسەلەن فاسۆلیامان وڵای نەوسنم حەزم لە شیرینی زیادە مەسەبوونم حەزم لە سبەز ماوەیە کە ناوێت مەچوریشتانە بخۆم باش هیچ فەحس و شتێک نەکردووە فەحسی بەکتریای مەعیدە بێت فەحسی نازۆر بێ هیچ نەکردووە تا ئیسا سۆنەرێ هیچیان نەکردووە دەرمانیشی بەکار نەهێناوە بووی باش ئەی بەنسبەت دەست و قاچەکەتەوە کەی زۆرتر سڕ ئەبێت دەست و قاچەکەم هەر فەحسی خێنم کوتیان خێنەکە 362 تر قاچ دەستم سەر بنادمێت باش ملێ نایەشێ پێوەی والله ئەگەر زۆر سەر مۆبایل کەم ئەگەر وای فێسبوک شتە تۆزێکرد ئەجرا عیب نیە الحەمدلله ئەی پشتێ لا پشتم باش الحەمدلله باش هیلاک نابی ئیش و کارەکە و ینی زۆر بە پێوە ناوەست والله ئیش و کارەکەم لە مەطعمیشان برا گەورەکەم دکتۆر گیان باش پرسەرەوەی لێکردم زانم بە بقولیات خراپە بێ بە فاسۆلیان کۆمشتانە فاسۆلی ئەوانە زۆر ناخۆی بۆ خواردنانە باش فاسۆلا ناخۆم نۆگە ناخۆم لێتی ناخۆم ئەوەی بەقولە بناوی خۆم چەویش ناوێت خۆم دکتۆر گیان ئازاری ناوسکەکە چۆنە ئەوە جارجار دێت و ئەڕات ینی وەکو پێچێک دێت و ئەڕات سوتفەی کردووە ماوەیە ئازاری ناوزگەم ئەنی ئازارکەم گەرم و ئازاری هەیە و غازات زۆر زۆرە باشە سوتفەی کردووە ماوەیە سک بچێ و ماوەیە قەبز بێ قەبزم زیاد قەبز تقریبا زیاتر بەس قەبزی قەبزم ئازاری معدن زیاد ینی بۆنە منەسا پاشوان نەنشخۆم بەخوالێتەوە ئازار بەڵێ بەسەر چاو کاکە سەیداگیان وەڵام تێنەوەی ئینشاءالله برای گەورە سپاس چاوەکەم خوارد لەگەڵ خوالێتان ڕازی بێت خوارد لەگەڵ چاوەکەم سپاس دەکەین باوکی ماهرمان لەگەڵە فەرموو باوکی ماهر قوربانگیان فەرموو باشی چاوەکەم فەرموو دكتور من بين حفظ ذلك كيف يعمل زور كذا باوکی ماهر عەزەت نەبێ ئەو تەلەڤیزیۆنە کەسکی لە تەلەفۆنەکە قسەمان لەگەڵاکە چاوەکانە نەیەشێ دكتور گیان فەرموو والله من زور كذا زور گیان زور فاتح دوم قوانين كذا اخوي باشە قوانين كنت اخوي زور قبل قبل باشە غازاتە نییە بري والله غازات زور لوي دانيال دەمێکە وای باوکی ماهر بله بري والله چەند ساڵە وای صارك دوام ئەی عیلاج والله علاج كان انا كنت بدايه دكتور بكتيريا معدتها مەعیدەشی پێوەی ئێشێ لا والله ما يقدرنا وش دكتور والله ما هرجع انتو فكريات مخوفين زرنا على عرضهم يعني زرنا على عرضهم تمني چەند وعم نكمل اخوي تەمەنێت چەند ساڵە باوکی ماهر تەمەنێت چەند ساڵە باوکی ماهر زرنا دكتور باوکی ماهر تەمەنێت چەند ساڵە تمام چند سال وقت 42 ساڵ کێشە دابەزیوە باوکی ماهر ولا كيف ما بزيله دور دولة عطاني بيتي وعطاني يستفي والله لەگە خواردنا چۆنی زۆر خواردن ناخۆی فاسۆلیا و ماسۆلیا شتانە زۆر ناخۆی فاصلش من هذا كله بكم دكتور فانا جزاك الله فاصله بس بس خواردن تنوضي پێی تێکەچی کە و نوع خواردنانە بخۆی بەڵێ ئەرێ والله ولا كيف دكتور باوەڕ ناکەم پرسیارێتتر نابەس بەسەر چاو باوکی مایگیان چاوەڕێماکە ئینشەڵڵا وەڵام تێینەوە سەر چاو خوارد لەگەڵ کاک توی گەمبە لە دابان کاکە دابانەوە دایکی
باجارە باسی زەختەکەی لە ڕاستی زەختەکەی لەواچەکەم نەبێت نا ئەمە پێی ناوترێ ڕێسیستان هایپەرتێنشن. ڕێستان هایپەرتێنشن ئەوەیە کە تۆ سێ جۆری حەپی زەخت وەرگری و لە ناویشانە ئەو حەپانەیە کە میزی پێکە ئەمە توانانی حەپێکی تری بۆ زۆر زۆر ئاساییە. ئاڕەیەکان زیاتر ئەوانەی کە ڕۆماتیزمیان هەیە زۆر جار ئازار لەم لاولو لە عیلاج وەرەگرن وەکو نسەید وەکو ڤۆڵتارینەیەک وەکو ئیندۆسیدێ ئەمانە بەڵێ پرۆفینێ ناپرۆکسینی ئەوانیش زەخت بەرزەکەن خۆزانی ڕێگولیشنی گوچی لە تێکەدەن و سۆدیۆم و ئەو کۆکەنەوە زەختەکانە بەز وازەحە بەڵێ پزیشکێکی پسپۆڕێک و کۆنتترۆلێکە پێم وانە مشکلی ڕۆماتیسمەکەیانە ڕۆماتیسم بڵێ ئەبێەوە کۆنتترۆلکە دکتۆرێکی تایبەت بە ڕۆماتیزمدانی دکتۆرێکی تایبەت بەڕاستی دەرزەکە ڕاستەکە و دەرزیانە گرانەوانە لە دەستناکەون زەحمەتی هەر جاریوە دەستیش ناکەێت بەڵێ ڕاستە چونکە بەڕاستی تەسەورێکی ڕۆماتیزمێکی پێ ئەوە گیر بێت هەیتا نەبەزێ نازۆر باینسە بایۆلۆجیکە بە دەرمانەکانی بۆ بگۆڕێت بەڵێ دەرمانەکانی بۆ بگۆڕێت و دوای ئەوەش ئەم کەیسە خۆی بێ فاسی گوچی لە بکە چێکی گوچیلەکانی چاوکات بەڵێ فاسی چاو بکات بەسەر بزانم هۆکاری تر چییە غودەکانی لەوانەیە مەشاکیلی تیاابێ وای لەکانی لە ئەم زەختە کۆنتترۆل بێت. کاکە دابنجان بەڕای ئێمە سەردانی پزیشکی پێ بکە بەنسبە زەختەکەیەوە توانی هەر سەردانیە لە میسیشاریان هەتا لە نەخۆشخانی شاری سیشاری هەیە لە جەژنی شابی ئەتوانی سەردانیکەی پزیشکی پسپۆری لێە چارەسەری بۆ ئەنووسێ زەختەکەی زۆر بەسیتە ینی ئەو دەرمانە کەمە بۆیە زەختەکەی ئاوەیە گە دەرمانێکی تری بۆ زیاکی زەختەکەی کۆنتترۆلەکەی بەنسبەت ڕۆماتیسمەکەی وکەی ئەو دەرزێگرانی بەو شێوە ئەیکردن و بۆ شێوش دەست ئەەکەوێت دیاری سفادی لێ ناکات اینجا چەنەها دەرمانی هەر زۆر هەرزان هەیە ئێمە نەخۆشمان هەیە وەکو ئەو بەرز بۆ بە دەرمانی زۆر هەرزان بۆی ئەنووسین دا ئەبەزێ بۆیە ئەوی سەردانی سواز بخوا چەنەها دکتۆری ڕۆماتیزمی باشمان هەیە لە شارەکە توانی سەردانیان سەردانی بکەیت و چارەسەرەکانی با بۆ بگۆڕێ با ئەو دەرزیە نەبێ بە حەبێت و بەشمی ئینشاءالله کۆنتترۆل بکرێ. دەباری خاڵە حەما حەما لە ڕاستیە خۆی هایپەتێنشنەڵێ کۆنتترۆلە بەڕام بەڕاستی ئەبێ ئەم چەک بکاتەوە دیارە مەسەلەن لە ڕۆژانە خراپبوون بەڵام کۆنتترۆلیان کردو بەڕاستی ئەمە بێ چێکی بکاتەوە ئەبێ ینی تقریبان بەلای کەمەوە خۆی عاتن ئەوانەی کە زەخت هەریمالی نەکانی بڵێ ئەتوانی شتێکمانێ پێڵێ ئەمبولێتری بڵێ پێشەر مۆنیتەرین زەخت بگرێ ئەبێ زوو زەخت بگرێ خۆی ئێسلای ئێمە زۆر بەسە هەموو ڕۆژی زەخت ئەوە نا خۆی ئەوانی کە زەختی شانێت توان دوو مانگجارێ زەخت کرد پێویست ناکە زەختەکانیان کۆنتترۆل بوو پێویست ناکە ینی هەموو ڕۆژێ هەفتەیە بڵێ هەم لە گرتنی زەختەکە هەم لە خواردنی هەم لە وەرزشی تاوان ئەبێ وەکو خۆی مەسەلەن بۆ نمونە چاورێکان کەم کاتەوە و ڕۆشتنی هەبێ مەتایبەتی مەسەلەن خۆی هەندێک ڕۆشتن هەیە مەسەن هەیە وەرزش هەیە مەسەن بۆ دڵ و زەخت باشە مەسەن ڕۆشتن تۆزێ بە سەریعی بە خێرایی لەوەی کە بە پیاسە نامە تۆزە خێراتر و مەلەوانی باشە لەگەڵشا پاسکی لێ خۆڕین ئەمانە هەم بۆ دڵ باشە هەم بۆ زەختەکەشی دەسەکانە خۆش بێت لەگە سەوزە و میوە خواردن ئەکی جۆری خواردنەکە ئەوانەی کە سۆدیۆم و ئەوەی پۆتاسیۆمی تایە زیاتر ئەوانە بخورێ ئەوانشی کە مەسەلەن سۆدیۆمی تایە بە تایبەتی کەمی کات خاڵە حەمەجان طبعا بەنسبەت ئەو قسانی کە کردی و ئەو شە جوانانی بەرامبەر بە پزیشکان کە وتت ئێمە سوپاسی تو ئەەکەی بەڕاستی بۆ ئەو شە جوانانی کە بەکارێت هێنا و ئێمە وەکوی پزیشک دڵمان خۆشەکەی ینی چەندەها کەسی وەکو تو هەیە هێشتا ڕەیان ئاوایە بەرامبەر بە پزیشکان بەداخەوە ینی لە هەندێک شوێن هێرشەکرێتە سەر پزیشکان ئێمە من خۆمان ئەندامی سندیکین و دەستەی باڵی سندیکان ئێمە خۆمان ئەڵێن بەڵێ پزیشک هەیە لەوانەی هەڵی هەبێت و لە هەموو پسپۆڕەکانە بەڕاستی لە مامۆسایە بگری هەتا لە مامۆسای ئاینە لە هەموو شتێکە باش و خراپ هەیە بەڕاستی بەڵام سوپاس بخوا دکتۆری زۆر دڵسۆزیشمان هەیە بەڕێی من وەکو خۆم وەکو ینی ڕێیکی خۆمە ڕێی خۆمە هاوڵاتی خۆی بەرپرسە لەوەی کە ئەتوانێت دکتۆری باش بدۆزێتەوە زۆربەی عیلەکانی سەر لە شاری سلێمانیە بە تایبەتی و هەتا لە شارەکانی تریش خوێندکاری کۆلێژی پزیشکیان هەیە پزیشکی گەنجیان هەیە ئەتوانن پرسیارکەن هاوڕیان هەیە پزیشکە پرسیارکە من مەسە من ئەو نەخۆشیە من بچم بۆ لایکێ دڵسۆزە بچم بۆ لایکێ باشە ئێمە سوپاسی وشە جوانەکان دەکەین بەداخەوە پەیوەندەکە و پسڕا هیوادارین ینی ئێمە ینی هەمووی باش بێت هەمووی ینی خۆی بەڕاستی پزیشک بۆ خزمەتی هاوڵاتیانە ئێمە هیچ کارێکمان نییە لەوەی کە تەنها خزمەتی هاوڵاتیانکەین دواتر پەیوەندیمان کاکسیدا ئەگە من بە دوای جوابی بۆی دوو پەیوەندیت تۆ دوایی جوابم بێتە بەنسبەت دەست و قاچەکەتەوە کاکسیدا گیان ئەیسا کاک تۆ جوابی کێشەکەی تریش یادەوە تۆ سوپاس بخوا تا ئیستا سەردانی پزیشکی نەکردو بەڵام بۆ هەردوو حاڵەتەکە باشترە سەردانی پزیشکی بکەیت بەنسبەت دەست و قاچەکەتەوە ئەکید پەیوەندی بە ئیشەکەتەوە هەیە ئێمە بە حکمی ئیشەکەمان و خبرەی خۆمان زۆربەی ئەو کەسانی کە لە مەتاما ئیشەکەن و زۆر بە پێوە وەسن بەڕاستی دووشاری ئەو کێشانە ئەبن ئاگاو لە دەستەکە و بێ قاچەکە و زیاتر هی بە پێوەستان و هیلاکیە بەنسبەت دەستەوە
ئاگەو لە مۆبایل بێ خۆت جوان وتت کە مۆبایل زۆر بەکاربێنی دەسەڕێکە و زیاکە بێتاقە دەبی مۆبایل کێشەیەم ئەسڕەیە بوو هەمومان بۆ مناڵ و گەورە و پیر هەمووی ئیستا ئێمە بەپی نەخۆشەکانمان ئەیزانی زۆربیان مۆبایل بێتاقەتی کردوون بۆی هەتا ئەگە بەکارێنێ بێ مۆبایل لە ئاستی چاو بێ بەرزیکەیتەوە ئێمە هەموو ملدا ئەنێوێنی بەسەر مۆبایلەکە ماوەیەکی زۆر پاشەنی وا هەیە وەکو تۆ ئیشەکی قورسە شتی قورس هەڵەگرن ئاگەو لە بەڕاستی ئیشەکەشێ بێت ینی لە چۆنێتی هەڵگرتنی شتەکان لە چۆنێتی ملدانەوانن سەربەرزکردنەوە دیسان بۆ مەد خراپە ئەگەر ئەزانی هەر زۆر بێزاری کردووی بەڕای من سەردانی پزیشکەکە بە ئەشعەیەکتیشێکی ملێ بگرن بزانن نەوەکو کێشێکی تیا بە بۆی زوو چارەسەر وەرگری ئیشاءڵڵا کێشێکی وە بۆ دروست ناکە کاک توژیان بەدەستە مایدە و کۆڵۆنەکەیەوە دەربارەی ئازادی قەلەغ نیم بەڵێ وڵی زیاتر لەگەڵ شتێکمانێ پێڵن ئێرتەبڵ باڵ سندرم خۆی نەخۆشی نیە بەڵام سی نیشانەیەک کۆڵ نیشانەیە کە لێکێکا کۆ بوو پێڵێن ئێرتەبڵ باڵ سندرم ئەم بەڕێزی کۆڵۆنی بەڵێ هەیەجی خۆڵن دوو نۆمانێ جاری وا هەیە ڕێخۆڵەکانی زۆر گرژە بن هەم ئازاری بە دروستەکە زۆر بەڵێ زۆرە کشێن بە هەمان شێوە ئازاری بە دروستەکە و وەکو قۆڵۆن بەڵام تۆ ئێوە ناتوانانی بەم نەخۆشە بڵێ خۆڵن هەتاکو حاڵتەکانی تر وەلاوە نێنی یعنی ئەکسکلودی نەخۆشەکانی تری نەکەین مەسەن ئەبێ بەلایەن کە مۆسۆنەرێ بکە بزانم نەخۆشی قۆڵۆن ئەمە لای خۆمان وا باوە پێڵێن قۆڵۆن یعنی نەخۆشیەکە بەس ئیزعاج دەکات یعنی مەشاکلی گەورە بۆ دروست ناکات تەمەنت کورد ناکە نەخۆشەکە خەتەر نییە باشە ئەم شێوەی غازات و شێوەی وەسبکردنەکەی زیاتر لە قۆڵۆنە چێ ئەوە زۆر زۆر ئاساییە ئەتوانێت دکتۆرێکی پسپۆری هەناوی بینێ بەڵام تۆ بێ فاسی بەکتریای مەعیدە و کردبێ بەلای کەم و نازۆرێکە کردبێ بزانم مشکلەی چییە سۆنەرێکت کردبێ وانە ئەمانەشتی ئەساسین بەڕاستی دوای ئەوە توانێت بۆ ناچێ ینی زیاتر لەو جۆرە نەخۆشی قۆڵانەیە کە زیاتر قەبزی لەگەڵایە باشە ئەوە توانێت بە عیلاج کۆنتترۆل بکرێت ئەزەکەم بەدەست جۆری خواردنەکانەوە باشی ماهریش هەمان شت بوو خواردن بەڵێ باوکی ماهر جیاوازیەکی هەیە باوکی ماهر باسی چکە قۆڵۆن کێشدا ناوەسێت إلا مەگەر مشاکلێکی مەعیدەی تری هەبێ تەمەنیشی تقریبا 42 ساڵوانی زۆر گەورە نییە ڕاستی بەڵام هەرێ بێ باشە کۆمەڵی فحوسات بکە سۆنەرێکی بکات مثلا نازۆرێکی بکە مەعیدەی مثلا نازۆرێکی ڕێخۆڵە بکە یعنی بە شێوەیەکی ئەم فحسێکی بکە بۆ ینی هەمالی نەکا بەنسبەت هەردووشیانەوە ئەو جۆرە خواردنانی کە خراپن بۆ ئەم حاڵەتانی کە غازا دروست دەکات و شێشان وڵای زیاتر بقولیاتەکان فاسۆلیای نۆک و نیسک و ساوەر و مثلا پیاز و ئەوانە پیازش بەڵێ چەرەساتیش زیاتر ماست زۆر تەسی ناکە بەڵام لە هەندێک کەسا زیادێک هەندێک کەس بە شیرەمەنی و ماسیش لەوانەیە تێکەچێ بە تایبەتی شیر لە شیر ئەو کەسانی هەندێک کەسەیە بە تایبەتی بە قۆڵۆنەکانیان خراپێ بێ ئۆزە دەسەکانی خۆش بێت کە تویژیان ئەم شوماندومان کردی سپاس بۆ ڕێنماییەکانی دەسەکانی بینەرانی خۆشەویست سپاس بۆ گوێگرتنتان بەداخەوە عنی بەڕاستی خۆشەویستێکیش ئەم شەوی پەیوەندی پێوە کردین باسی نەخۆشی کۆرۆنای کرد ئەبینی نەخۆشەکە دروست بۆتەوە ینی ئێمە وەکو پزیشکێکە ڕێنمایی ئەوەی خۆشەویستکەین واز لە هەموو شتێ بێنن بەڕاستی ئەنی من لە بەرنامەشی تریشە باسی ئەمن کردووە حکومت قەت لەوە ناترسێ کەرەنتینەمان کە بۆ ئەوی کە مەعاشمان باتیان نەماناتێەوە سپاس بەخوا بیەوە خەڵک دەوامی ژەکات و کێشەکان بەڕێوە بات و ینی ئەوانەی کە ئاوا خەڵکە ترسێنە من هیوادارم لە شتی ترە ئەوەنە ئازا بن و بتوانن نەسیحەتی خەڵکان ئەمە نەخۆشیەکە لە کاتی تەواوبوونیشە زۆربەی ئەو خۆشەویستانی کە پەیوەندیان بەم کێشەیە هەبوو ئایا پارێزگار بێ ئایا قایمقام بێ ئایا بەڕێز دکتۆر سەباح بێ بەڕێوەبەری تەندروستی وتیان ئێمە جارێ شەپۆل یەکەمان تێپەڕانەوە چکە زۆربەی وڵات وا هاتووە ئینشاءالله هەروە ئاسانە بێ هەر بە سوشی ئەبێ چکە لە زۆربەی عالەمە خۆ هەروایە ئەگەر بچن سێری داتاکانی ئەنتەرنێت کە نەبینی لە سا تقریبا 85-86 خەڵک چاک بوونەتەوە ئیساوانی کە تووشیش بوون کە نزیکەی وا 3 ملیۆن کەس سەر و 3 ملیۆن کەس توش بووە لە جیهانە بەڵام ئێمە تەنها یەکترسمان هەیە وەکو وڵاتانی ئیسپانیا و ئیتاڵیا و ئێران و ئەمریکا و ئەمانە ئەو شێوە خراپە بێتە ناو ئێمەوە کە ڤایرۆسەکە هەیە چکە ڤایرۆسەکە ڤایرۆسێکی کوشندەی نادیارە باوەڕتان بێ ئەوانەی کە لە ئەنتەرنێت و شتای بینی یەشتا هیچی نییە چکە بە چەند ساڵێکی تر زانکان لەم ڤایرۆسەتی ئەگەن چکە ڤایرۆسەکە لەواچە دەستکاری کرابێت لەواچە جۆرێکی خەتەرناکی تری هەبێت ئێمە هیچ نازانین ئێمە وەکو میلەتێکی داما و ئێوە تەنها ئەگە گوێ لەوانە ئەگەر نەسیحەتە واز لە قسەی حکومەت و نازام سیاسەکان بێنن چکە ئەوە ئێمە ئاگاداربین زۆربەی سیاسەکان بەداخەو لەم کاتە کەسی قسە ناکە باسی نەخۆشیەکە ناکە وەکو وڵاتانی تر ئەوانی کە پەیوەستن بەم مۆزوعەوە ئایا پارێزگار بێ ئا بەڕێوەبەری تەندروستی بێ و ئایا قایمقام بێ تەنها گوێ لە دڵسۆزەکان بگرین بەشکم ئینشاءالله ئەم جارەش بە ئاسانی تیپەڕێنین تەنهاش لەم کاتە خۆپاراستنا بێ هەمومان خۆپارێزین ئایا لە جژنا بێت و دوای جژن بێت دوورکەوتنەوە لە خەڵک بە تایبەتی بەکارهێنانی ماسک و زوو دەستشتن هەر ئەوەیە ئینشاءالله ئەمەشتی ئەپەڕێن وەکو چۆنەوەی پێشومان تێپەڕان
هیوادارین هەمووتان تەندروست بن. ئەمە دوایین بەرنامە ئەبێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەتا لە بەرنامەکانی داهاتوو لە دوای جەژن بە دیدارتان شاد دەبینەوەیان لەگەڵ لە کاتی چەژنا دەرفەت هەبوو بەرنامەتان پێشکەشین. هیوادارین بتوانین سوپاسانەکەین بۆ سیرکردنمان، هیوادارین ئێمە بتوانی بێتمان خزمەتی ئەوە بکەین، هیوادارین سووتان لێبینی بێ، هیوادارین جۆ لە ڕێنماییەکان بکەن هەمومان، نەک تەنها ئەوەی کە نەخۆشە ئەوانەشی کە نەخۆشین سوود لەم ڕێنماییانە ببینن بۆ ئەوەی کە بتوانن خۆیان پارێزن. هەتا بەرنامێکی تر و دیدارێکی تر هیوادارین هەمووتان لە ساخ و تەندروست بن. شەو تا شاد، خواتان لەگەڵ. ئەندامەکانی جەستەمان کە مێشک و دڵە دەکاتە ئامانج. دەبێت بزانین ئەوەی لە ڕۆندا کێشە دروست ئەکات زۆری کۆلیسترۆڵە. زۆری کۆلیسترۆلیش لە خوێنداوا دەکات ئۆکسیجینی پێویست بە دڵ نەگات ببێتە هۆی جەڵتەی دڵ. هەروەها نایەڵێت خوێنی پێویست بە مێشک بگات و لە ئەنجامدا جەڵتە ڕوودەدات. خوێنماییتان دەکەم زۆر گرنگە ئەو ڕۆنی بەکاری دەهێنن سروشتی بێت بۆ دڵنیابوون لە تەندروستیتان. خەمتان نەبێ ئەمە لەوە نییە، ئەمە ڕۆنی چالاخە چالاخ. ڕۆنەکەی ئێمە ڕۆنی چالاخە و تەواو تەندروستە و بێ کۆلیسترۆڵە، لە 100% سروشتیە، لە بۆریەکانی خوێندا نامێت و هیچ شەورێکی زیان بەخش دروست ناکات. بێخەم بیخۆن. ڕۆنی چالاخ دڵنیایی لە کوالەتیدا بۆ تەندروستێکی باشتر. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە، ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. باڵەوان بەڵە خاڵە فردەوس 2 کیلۆ نشتێک 2 کیلۆ نۆک 1 کارتۆن ڕۆ 4 کیسە برنج. مەحموودمان تەواو بووە. تەنها ئەو کیسەیەم بەرێ. ئایلەوە ئەوە بۆ خواردنی خۆمانە. تێگەیشتی؟ بە هەر ئاگریەک بە هەر شێفێک برنجی مەحموود. هەمیشە خۆشە. برنجی مەحموود. تێگەیشتی؟ برنجی مەحموود. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ئێرە بەرزایەکانی سلێمانی. بەرزایەکانی سلێمانی، هێمای شارستانی و ژیان. پێم بڵێ کوڕە، بە دوای چییە گەڕی؟
پێشوازی لە جیهانێکی ڕاستەقینە بکە لە ڕێگەی تەلەڤیزیۆنی هایسنس 4K. هایسنس لێرەوە جیهانی ڕاستەقینە ببینە. نەخۆشخانەی سەفین تەندروستی ئێوە بۆ ئێمە گرنگترینە. ئێمە هەمیشە ئەم دێڕەمان لە یادە، بۆیە یەکێک لە سەردەمیانەترین و باشترین نەخۆشخانەکانمان بۆ ئامادەکردوون. نەخۆشخانەی سەفین هەرچی بەشی گرنگ و پێویستە بە باشترین کەرەستە و ئامێرەوە و بە دەرمانخانەیەکی بڕواپێکراوەوە لەم نەخۆشخانەیە ئامادەیە. لێرە پزیشکی پسپۆر لە هەموو بوارەکاندا ئامادەکراوە و 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستدایە. لە نەخۆشخانەکەمان دۆخی ئابووری هاوڵاتیانمان لەبیر نەکردووە. بە نرخێکی تەواو هەرزان بەرزترین ئاستی چارەسەرتان پێشکەش دەکەین. هیوامان وایە هەمیشە تەندروست بن، بەڵام هەر کاتێک پێویستت بە چارەسەر بوو ئەوە سەردانی نەخۆشخانەی تایبەتی سەفین بکە و باشترین چارەسەرەکان وەرگرا. نەخۆشخانەی سەفین تەندروستیتان ئامانجمانە. جیهانی بانسی ئاکۆ، باشترین جۆرەکانی بانس، دیسک، فلەنجە. جیهانی بانسی ئاکۆ، ناونیشان سلێمانی، ئاسۆی دەلاک، خوار ئامادەی سلێمانی کچان. کلینەر بۆ پاکردنەوەی تاس و نەهێشتنی دەنگی بانس. لە جیهانی بانسی ئاکۆ باشترین جۆرەکانی بانس، دیسک، فلەنجە بە تاک و کۆ دەست دەکەوێت. خاوەنی ئاکۆی حاجی کەمال. جیهانی بانسی ئاکۆ. سلێمانی ئاسۆی دەلاک، خوار ئامادەی سلێمانی کچان.